Hello everyone, children specialists. Are you okay? خوش مزه بودي خیلی قشنگ بودي. أهلا وسهلا مشاهدينا الأعزاء. أول مرة اسمك هو الطفل بشتي من ناوم فلاح صلاحة خلقي هلا بجي شهيدم ماوي 2 ساڵە هەستاین بەدانانی ئەم دوکانەیە لە هەڵەبجەی شەهید لە گەڕەکی شارەوانی. دوکانەکەمان خۆی لە زۆر شتی جیاوازە بینێتەوە بابەتی گشتی. یەکێک لەو بابەتانی کە بڵێن ئاماژەی پێ بکەین بابەتی ناوماڵە بە شێوەیەکی گشتی کە ئێستا لە بەردەستە هەن ئەتوانین بڵێن خۆی بەس بابەتی ناوماڵەکە لە سەدا نەبینێتەوە. بێ لەمەش لە بەشەکانی دیکە بەشی مناڵانمان هەیە وەک یاری فکری و یاری زۆر یاریەکانی شێوازی ئەوەی کە دڵخۆشکەری مناڵانە و زایدەن پێداویستی ئافرەتانیشمان لا دەستەکەوێت و شێوازی دیکەش بۆ دەرەوە بەردەستن پێداویستی دەرەوە و پێڵاو و گوێرەوی و بابەتی دیکەی وەرشەوانان و گەنجان. چۆنی لانگیان باشی؟ ئافرین دەست و بەدڵە بوو جوان بوو ئەماڵێ و لەم ڕێگەیەوە هەستاوین و بیرمان لە شێواز و میکانیزمێکی جیاواز کردووەتەوە بۆ زیاتر دڵخۆشکردنی خەڵکی و هاتنی کڕیاری زیاتر بۆ لای خۆمان. بۆ نمونە یەکێک لەو شێوازانەی کە لە ڕێکلامەکانمان بەکارێنین دەربڕینی زبانی جیاوازە بە شێوەی جۆرا و جۆر کە ئەمە وای کردووە تا ڕادەیەک بۆ تۆی دڵخۆشی خەڵکی لە شوێنە جیاجەکاندا سەرنجیان ڕاکێشراوە و سەردانمانەکەن. هەندێک لەو زمانانی ئەتوانین تا ڕادەیە قسەی پێ بکەن وەکو زمانی فارسی و زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی، بەڵام زمانەکانی دیکە کە تا ڕادەیەکی زۆر ئەستەمترن ئەوان هەوڵێن تۆن و میلۆدی زبانی خۆیان بکەینە میلۆدیەک لە زهنمان و لە زارمانەوە دەڕیبرین بۆ بینەرەکانمان و بۆ کڕیارەکانمان. چین هینها نیو ئینها هیم چکین چون هینهامی هەست بینم ئینیا یوها هینها چین اون میمها یینیان سینتون شکینی. فیدباکی خەڵک پێمان وایە دڵخۆشکەرە بۆتە جێی سەرنجیان. ئێمەش هەوڵەکانمان لێرەدا فراوانترەکەین لە داهاتوە بە زبانی جیاوازتر ڕێگای جیاوازتر هەوڵێن زیاتر سەرنجێوان ڕاگرین و دڵیان خۆشکەین. Look at for this here my shopping is Harzan Bazaar Havraman. You children more time is you can visit this here to taking us to saving us more things. کڕیاری زیاتر سەردانمانەکەن حەزیان بە بینینی شوێنەکە و بە سەردانکردنمان هەیە لەبەرەوەی ئێمە تەنها بەس لە ڕێکار و میکانیزمە جیاوازیەکان نیە بەڵکو هەوڵیشمان ناوە نرخەکانمان جیاوازیە بێ لەگەڵ شوێنەکانی دیکەیە. هۆکاری ئەوەیە کە ئێمە شتەکان بە عەدەدی زۆرێنین لێرە کە بە عەدەدی زۆر خۆمان نهێنین لێرە بە شێوازێکی ئاسانتر دەست ئاواڵاترین بۆی کە بتوانین نرخەکانمان هەوڵێن لەگەڵ زۆربەی جۆری شوێنەکان فەرقیە بێت لە هەرزانیە. مثل اینجا اشیای خیلی زیاد داریم. مثل نگاه کنیم درزی پرمیز اینجا موجود هستیم. درزی پرمیز الان هیچ جای دیگه نیستی، فقط اینجا ارزان بازار هەورامان موجود هستیم. مثل اینجا قوری، این قوری به الوان مشکل موجود هستیم. شما اگر میخوام یک چایی این لیوار رنگ مشکل میخوریم در خارج شهرستان شما خیلی خوشمزه بودی، خیلی قشنگ بودی. اهلا وسهلا مشاهدينا الاعزاء. اول مره اسمك هو الطفل بشتي الان موجود بالوان مشكل سوبر ماين شويه خطر في الحركه. شاي شابل اون جاك شان شلانك علي